یاریەکانی هەفتەی 15 خولی پلەیەکی کوردستانە و یعنی سلێمانی لە یاریگای زانکۆ میوانداری لە سێمێڵ کرد. سلێمانی پاڵپشت بە یاریگای خۆی دەیەوێت درێژە بە ئەنجامە باشەکانی بدات و یعنی سێمێڵیش ئامانجی نزیکبوونەوەی لە پلەکانی سەرەوەی ڕیزبەندی. تایم یەکەم سێمێڵی میوان پاش تێپەڕبوونی تەنها 3 خولەک لە ڕێگەی لێدانێکی ناڕاستەوە خۆ توانی بە گۆڵێک پێش بکەوێت کاتێک مەحموود زەکی تۆماری کرد. سێمێڵ بەردەوام بوو لە هێرشەکان و خولەکی دەهەلێکی ئاسانیان لەدەستدا. یاری تا کۆتایی تایمی یەکەم هیچ گۆڵێکی تری بەخۆ نەبینی و تایمەکە بەو تاکە گۆڵی سێمێڵ کۆتایی هات. لا تایمی دوم سلێمانی زیاتر کۆنتڕۆڵی تۆپی کرد بە مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە و تۆمارکردنی گۆڵی پێشکەوتن. بەهادین بەکر نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام ستونی گۆڵ ڕێگر بوو. خولەکی 90 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ سلێمانی ئەژمار کرد و شادومان سەباح سەرکەوتوانە جێبەجێی کرد و ئەنجامەکە یەکسان کردەوە. لا کۆتاییدا یاری بە گۆڵێک بۆ هەردوو لا کۆتایی هات. بەڕاستی یاریەکانی خۆناغی دۆمان تیپی ئێمە بەڕاستی ئەو ئامۆژگارانی کە ڕاهێنەر ئەیدا دیاریزانەکان بەداخەوە جێبەجێ ناکەن خوێندنوێکی غەڵەت توش بین لە قۆناغی دۆ بە تایبەتی کە هەموو سەرەتای یاریەکانی بەرامبەر یانی هەولێر بەرامبەر یانی ڕانیە بەرامبەر یاری ئەمڕۆی بەرامبەر یانی سمێڵ بەرامبەر یانی بابان سەرەتا یاری تۆپ لە یاریگای خۆمان زۆر ئێڵینەوە تاک و تیبر کابەر سود لە هەڵەکان وەرەگەی گۆڵ تۆمارەکە هەموو ئەو سیناریو یاریانی کە بە ئامەژەم پێە هەمووی وا بۆ سەرەتا تۆپ لە یاریگای خۆمان ئێڵنەوە یاریزانەکان تیوی ڕکابەر تۆپەکەمان لێ ئەبچڕێنەوە بێتە هۆی گۆڵ تۆمارکردن و لەگەڵ بیانی بابن بۆی پەناتی ئەمڕۆ بۆ هۆی فاوڵێکی ڕاستە گۆڵیان پێکردی بەرامبەر یانی هەولێر بەو شێوەیە هەمان شوێنی ڕانی بۆیە ئەم هەڵە تەکتیکە نازانم یاریزانەکە ناتوانانی دەرباز بن ینی وەکو بڵێ چووتە گرفتێکی هونەری بۆیان چەند ئامۆژگارێکن ئەوە بازی هەڵانمان ناوە ڕاستی ئەم هاتبوون بۆ سێ خاڵێت یاری ڕاستی فیاریە بچەکی حساس بیانە سلێمانیە هەمی محاولات کرد خونیزیکی سەری لیستی بکەیت و بگاتە سەری لیستی ئەم ژیل نیوا لیستی نەبێ محاولت بکەن پتر خونیزیکی ڕێزت پێشی بکەن ئەم موسا هاتبوون بۆ سێ خاڵێت یاری یا ڕاستی مە تقریبا 10 ڕۆژە 15 ڕۆژە ئەمێ سەرەندی شولکەن ئەمێ چاوەشن سێ خاڵێت یاری بدەستخۆ ببینن دی یاریش خاست تایمەیەکێدا ئەم gelek باشتر دەرکەوتن شیانە سلێمانی پتر مە دەلیڤە بەرزەکرد ئەو دەلیڤ شەوتەیەکی بوومە چی بوون یاریزانت مە باشی استیغلال نەکردن بوونە سەبەبە هەندێ ما پتر دەلیڤەش دەستدان و بۆ نیوا دوێژی مە پتر خۆ بەرهەف کرد و سەروا خەڵەتی یا مەشغول کرد ئەم هاتنە ساحێدا ئەم پرتمەکی باشتر هاتن. پاش تێپەڕبوونی 15 هەفتە لە خولی پلەیەکی کوردستان یعنی سلێمانی خاوەنی 24 خاڵە و بەردەوامە لە ڕکابەریکردن لەگەڵ هەولێری پێشەنگ یعنی سێمێڵی 16 خاڵ ناونیشانەتی لە ڕیزبەندی خولی پلەیەکی کوردستان. ئەستیار حاجی کەناڵی پەیام سلێمانی.